بناوی خدای بەخشندە و میهرەبان ئازیزان ئەمڕۆ ئێمە وەک ڕێکخراوی هەفتەی شوبات لێرانە کۆبوونێتەوە بە ڕێخستنی خۆپیشاندانێک دژی تیرۆرکردنی دوو ڕۆژنامەنووسی کورد لەلایەن درۆنەکانی تورکیا و بە هاوکاری بنەماڵەی بارزانی و بەشێک لە خۆپیشاندانەکەشمان تایبەتە بە خیانەتی سیوێکی ئاو. سەرەتا چەند خولەکێک دەوەستین بۆ گیانی پاچی شەهیدان. ئێستاش گوزاری ڕێکخراوتان بۆ دەخوێنمەوە. تیرۆرکردنی دوو ڕۆژنامەفانی کورد لە 23 ئابی ئەم ساڵدا ئاشێوەی خیانەتی سیوێکی ئابە. ئەمڕۆ لێرەین تاکو ڕۆژمێرێکی دیکەی ڕەش لە مێژووی پڕ لە خیانەت و خۆفرۆشی پارتی و ماڵباتی بارزانی شەرمەزار بکەین. سیوێکی ئاب ڕۆژی هێنانەوەی درەندەترین هێزی داگیرکەرە دژی گەلی کورد و بۆ ناو شاری هەولێر و داگیرکردنی. ئەم خیانەتە بە پێشڕەوی چاوساخی ماڵی بارزانی و بە دیاریکراویش مەسعود بارزانی ئەنجام درا کە هیچ کات ناتوانێت ئەو مێژوە ڕەشە بسرێتەوە و نکۆڵی لێ بکات. تیرۆرکردنی دوو ڕۆژنامەبانی کورد لە 23 ئابی ئەم ساڵدا هاوشێوەی خیانەتی سیوێکی ئابە و بەڵەی ڕەشی سیوێکی ئاب تۆپتر دەکات. ئێمە وەک ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ ومێت دەکەین لە داهاتوودا و تا لە ژیان ماوە مەسعود بارزانی لە دادگایەکی عادلانە سزای خۆی وەربگرێت و لە بەرامبەر ئەو خیانەتەی دژ بە گەلەکەی خۆی ئەنجامیدا کە دڵنیان لە مێژووی حکومڕانیدا هیچ سەرکردەیەک وێری ئەوەی نییە خیانەتێکی هاوشێوە دژ بە گەلەکەی خۆیدا ئەنجامدا. ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ. با بفەرمووین کاک نووشیروان عوسمان لێرەیە. دقیق بۆ جانی پاکی شەهیدان بکایە. بەڕێزانم ڕۆکۆ بووینەتەوە لێرا بە بۆنەی یادی شەهیدکردنی دوو ڕۆژنامەنووس کە بە هیچ پەیوەندیەک هیچ هۆکارێک هیچ پەیوەندیەکیان نەبووە بە ڕێکخراوی پەکەکەوە بەڵام بەهۆی دەستدرێژی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هێنانە ناوەوەی هێزی چەکداری دەرەچی بەهۆیەوە دوو ڕۆژنامەنووس شەهیدکران بەداخەوە. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە ئیدانەی و کارە قێزە و ناکەین بە پشتیوانی ئەو خەڵکە هیوادارین ڕۆژێک لە دادگایەکی عادلی بنەماڵەی بارزانی خۆفرۆش بە دادگایی خۆیان بگەن. زۆر سوپاس. ئیسماعیل ئیبراهیم پێشکەش دەکرێت لە ڕۆژی 23 دەوڵەتی داگیرکەری تورک لە سنووری سەی سادق ئۆتۆمبیلێکی بردومان کرد و بەهۆیەوە دوو ڕۆژنامەنووس شەهید بوون کە یەکێک لەوانە ناوی هێرۆ بەهادیە و کاری مۆنتێری دەکات لە کۆمپانیای چەتر و ئەوەی دیکەشیان ناوی گوڵستان تارایە و خەڵکی شاری باتمانە لە باکووری کوردستان کە ئەویش کاری ڕۆژنامەنووسی کردووە لە کۆمپانیای چەتر و لە ساڵی 2000 نیشتەجێی سلێمانیە جێگای ئەسەف و داخی گرانە کە بەشێک لە حیزب و هاوڵاتیان بوونە چاوساغی دوژمنان و لە پێناو بەرژەوەندی بنەماڵەی و حیزبی و شەخسیدا دەبنەکەوە سووری بەر لەشکری دوژمن و باکیان بەڕژانی خوێنی ڕۆڵەکانی هاوزمان و هاونیشتیمانی خۆیان نییە و چکارێکی قێزەونە لە هیچ بنەمایەکی ئەخلاقی و دینی و مرۆڤایەتی و نەتەوەییدا جێگای نابێتەوە ببیتە جاسوس و ڕۆحی مرۆڤەگەلێکی بێتاوان بەڕشتن بدەیت. من وەک چالاکوانێک ئیدارەی ئەو کارە قێزەونە دەکەم کە بەشێک لە خەڵک و بنەماڵە و حیزب کردویانە بە پیشە و هەر ڕۆژەی دەبنە نیشانەگیری درۆنەکانی تورکیا خوێڕژ و فاشیستەوە. بەو خیانەتکارانە دەڵێم هەر کەسێک خیانەتی لەو شێوەیە بکات نرخی یەک کوشکەی نییە و شایانی ناو زێراب و زبڵدانن هەر وەک ناویشیان لە ناوشقات ئیدانەی هەموو ئەو دەستدرێژیاکەین کە دەکرێتە سەر خاک و خەڵک و گەلەکەمان. ئیدانەی هەموو ئەو هێرشان و بەلامارانەکەین کە دەکرێتە سەر ڕۆژنامەنووسان لەلایەن دەستی ناوخۆی وڵات و دەستی دەرەکی.
ڕۆبەڕووی هەموو ئەو چاش و سیخورانە دەبینەوە پەیامی ئێمە لێرەدا ئەوەیە کە بان نەتوانین لە ئێستادا بتانبینە بەردەم دادگای گەل بەڵام خەبات دەکەین نابە سزای خۆتان بگەێنین وەک ئاشکرایە لە سیوێکی ئام لەم ڕۆژەدا حیزبی پارتی خیانەتێکی گەورەی لە خۆیان و خەڵکی کوردستان کرد بەهێنانی هێزی بەعسی دیکتاتۆر شانبەر دژ بە براکانی خۆیان هاوکات لە ئێستادا هەمان خیانەت دەکەنەوە دژ بە براکانی خۆیان لە قەندیل و دەوروبەری هاوکاری سوپای تورکی دوژمن دەکەن وە لە ناوبردنیان بۆیە ئێمە هەمیشە دەڵێن شەرمەزار بن بۆ هەردوو حیزبی دەسەڵات داری پارتی و یەکێتی شەرمەزار بن ئەو کاتتان باش نەفرەت لە ئەردۆغان و دۆستەکانیشی لە باشوور فاشیزمی دژە کورد هاوکارانی چەندین سەدەی کەس دەستەی کورد خوێنایی بکەن ناتوانە ڕۆحی ئازادی ئیرادە و بوونی نەتەوە بکوژن بە ئامانجکردنی ڕۆژنامەنووسان ئەو قوڕ شکستە و نابێت لێ بێدەنگ بین بەداخەوە بەیانی ڕۆژی 23 ئاب لە نزیک 3 ساڵە لە بۆردمانێکی درۆنیدا 3 ڕۆژنامەنووسی کەناڵیستێرەکانە ئامانج و لە ئەنجامدا دوو لە ڕۆژنامەنووس گیانیان لەدەستدا و یەکێکی تریشیان بە سەختی بریندار ئێمە لە ڕێکخراوی هەفتەی شوبات وێ ڕایبەتوندی ئیدانەکردنی هێرشەکە کارەکە بە هەوڵێکی ترسنۆکانە و پێشێڵکردنی سێرجەم بنەماوبەندەکانی مافی مرۆڤ دەزانێت پێمان وایە دەستبردن بۆ ژیان و گیانی ڕۆژنامەنووسان لە ململانەی سەربازی و ئەمنیەکان کارێکی زۆر نامرۆڤانە و شەرمهێنە و بۆ ئەنجام دەرانی هێرش و پەلاماری تیمی ڕۆژنامەنووسان لەژێر هیچ ناوێکدا و جێگەی نابێتەوە و لە یاسانێ و دەوڵەتەکان بەتاوانی جەنگ هەژمار دەکرێت و ئەنجامدەرانی سەرکۆنە دەکەین ئێمە وەک ڕێکخراوی هەفتەی شوبات داوا دەکەین شاری ناوخۆ و دەرەکی و بەردەوان هەست بکرێ و بۆ ڕاگرتنی ئەو هێرش و پەلامارانەی کە دژی ژیان و گیانی خەڵکی کوردستان خستویانە مەترسی و لە کاتایە داوا لە حکوومەتی هەرێم و عراق و دەستگا فەرمیەکان دەکەین خۆیان بە بەربرزان و بەرامبەر ئەو هێرش و پەلامار و داگیرکاریانە کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان دەکرێت چیدی تر ئەنجامدەران و چیدی تر تەماشاکار نەبن و هاوبەشی کوشتنی ڕۆڵەکانمان نەبن پرسە سەرخۆشی خۆمان ئاراستەی کە سوکاری شەهیدان و تەواوی ڕۆژنامەنووس و کەناڵیستێک و هاوڕۆ دەخوازی خوێنی ئەو دوو ڕۆژنامەنووسە بێتە هەوێنی کۆتایی هێرش و پەلاماری دژمنانی نەتەوەی کرد سیوێکی ئابی 1996 هەرگیز لەبیر ناچێتەوە ناشرێت لەبیر بچێتەوە نەک بۆ تۆڵەکردنەوە بەڵکو بۆ ئەوەی دەرس و پەندی لێوەربگیرێت سیوێکی ئاب ڕووداوێکی خیانەتە بە کێشی قورس بڕوان ناکە بەوانەی کە بڕیاریان لەو ئۆپەراسیۆنەداوە کارەکەیان بەڕەوازانی بێت بەڵام دیارە سروشتی مرۆڤ وایە پاساو بۆ هەڵەکانی و تەنانەت بۆ تاوانەکانیشی دێنێتەوە پاساوهێنانەوە بۆ سیوێکی ئاب هەر ڕووداوێکی تری لەو زۆرەش ئاسانە بەڵام ئایا پاساوەکان ڕەوایەتی بە شەڕێکی لەو زۆرە دەدەن بێگومان نا بەڵام خۆ ئەم ڕۆژ نەبێت دوای 50 ساڵی تریش بێت دەبێت دادگایەکی نیشتیمانی یان پەرلەمانی کوردستان ئەو ڕۆژناوە ڕسوا و شەرمەزار بکەن ئێمن ئیبراهیم شێخە ئەندامی ڕێکخراوی هەفتەی شوبات مانچستەر بە خێراتنی هەموو لایەک دەکەم سیویەکی ئەو وەهمەی لای خەڵکی کوردستان و ڕەواندەوەکە نزیکەی 5 ساڵ هێنا بووی بەوەی کە ڕژێمی درڕندەی بەحەز دەگەڕێتەوە یان نا دەیتوانی هێرش بکات یان نا هێزی ماوە یان نا ئەمریکا دەهێڵێت یاخود نا بەڵێ بەعس و پارتی هاتنەوە ئێستاش لە دوای چەندین ساڵێکی زۆر بەسەر ئەم ڕووداوەدا هەلومەرجەی سیاسی کوردستان نادیاری چارەنووس و ئەگەرەکانی گێڕانەوەی دەسەڵاتی شومی وەکو بەعس هەڕەشە لە خەڵکی کوردستان دەکات خۆمان ڕۆژانە سەر دەرهێنانی ئەو دەسەڵاتە لە مەرکەزەوە دەبینین نابێت جارێکی تر خەڵکی کوردستان و لەناوە یاری گەمەی دەستی تێکەڵکردن و شەڕی دەکشێتەوە و ناکشێتەوەی عەزابی دەسەڵاتی کوردستان و هاوپەیمانیەکانی لە بەغدا فری و بخوات